دوای بڕیاری لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا و وەزارەتی پەروەردە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە ناو قوتابخانەکان کە سەرەتا بۆ پۆلی 12 ئامادەیی و 1 ئازاریش قۆناغەکانی دیکە، ئەنجومەنی مامۆستانی ناڕازی دەڵێت مەرجی ئەوان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن جێبەجێکردنی داواکاری مامۆستایانە کە پێدانی موچە بە 30 ڕۆژارێک و بەبێ لێبڕینە. ئێمە بۆچوونی جیاوازمانە هەیە، بەڵام بە تێکڕا پێمان وایە کە ئێمە ئەنجومەنی مامۆستانی ناڕازی داوا لە خەڵک نەکەین بەوەی باکۆتکەوە بێ خەڵک خۆی وەکوتم بگاتە ئەو قەناعەتەی کە یعنی لێرە بەدوا کە باڵێن مانگ بوو بە 31 ڕۆژ موچە نەدرا ئەبێ خۆی باکۆتکە. ئێمە داوا لە خەڵک ناکەین باکۆتکەوە، پێمان وای مامۆستایان پێویستیان بەوە نیە کە لە شوێنێک و ئاڕاستە بکرێن و داوایان لێ بکرێت. مامۆستایان دەڵێن لە سەرەتاوە لەگەڵ داخستنی دەرگای خوێندنگاکان نەبوون، چونکە ڤایرۆسی کۆڕۆنا بە پاساوێکی لاوازی حکومەت دەزانن بۆ داخستنی دەرگای خوێندنگاکان. ئەنجومەنی مامۆستانی پێشەنگی جەخت دەکاتەوە کە هەڵوێستیان لەگەڵ هەڵوێستی مامۆستانی ناڕازی و جێبەجێکردنی داواکاریەکانیانە. وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ هەمان هەڵوێستی مامۆستایانی ناڕازیمان هەیە، هەمان ئەو مەرجانەمان هەیە کە مامۆستایانی ناڕازی هەرێمی کوردستان داوایان کردووە لە حکومەت کە تا ئەو مەرجانیان بۆ جێبەجێ نەکەن هیچ مامۆستایەک ئامادە نیە بچێتەوە ناوەندەکانی خوێندن. مەرجەکانیش بریتە لەوەی کە یەکەم پێویستە موچە بە فولی بدرێواتە لێبڕینی لێ نەکرێت، بە هیچ شوێ لێ نەبڕێت. دووەم پێویستە هەموو 30 ڕۆژ جارێک موچە لە کاتی خۆیان بدرێ. سێمیش پێویستە چارەنووسی موچە پاشەکەوتکراوەکان یەکلایی بکرێتەوە. یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت ئامادە نییە بەم دۆخە خراپەی گوزەرانەوە داوا لە مامۆستایان بکات بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. وەڵای ئێمە ئەڵێن حکومەت ئەم هەڵا واز دەبێنێ پرۆسی پەروەردە و مامۆسا و خەڵکە دڵسۆزەکەی نەکاتە قوربانی سیاسەتی ئەو سیاست هاڵی کە هەیەی. ئەبێ پرۆسی پەروەردە بودجێکی تایبەتی بۆ دابین کرێت، ناوێ ڕابوەسێنرێت. پرۆسی پەروەردە بە پین و پەڕۆ ناچێ بەڕێوە، دایرەیەک لەوەچێ مۆزەفێک هەفتەی ڕۆژێ داوامکە ئیشەکان بڕوە، بەڵام پەروەردە ناکێ، پەروەردە بێت داوام بکرێت. ساڵێک و 5 ڕۆژە ملیۆنێک و 800,000 تەلەبە لە خوێندندا بڕاوە. ئەمە کێ مەسئولە لەمە؟ بەپێی زانیاریەکان بەشێک لە مامۆستا حیزبیەکان داوایان لێکراوە بگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن و بۆ ئاسایکردنەوەی پرۆسەی خوێندن، بەڵام مامۆستایانی دیکە گەڕانەوەیان مەرجدار دەکەن بە جێبەجێکردنی داواکاریەکانیانەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.